دەبێ وەزی چی ببرێنین وێنی یانزیشمان نەبڕاندی دەبێم خۆشبەختەوەی بەشدار لە مێرەبانی دڵی ئەو خاتوونەوە ڕۆژانە دڵی خەڵکی خۆش دەکەی دەرێن بەی بای لە بۆ عەمەلیاتە چۆری خەلەکۆرێ زیک شەق بکرێ بۆ جیازە باشانە ئەو جێکشتی دڵخۆشکەریش دەرێم تەبیعی پۆرتەکەی کناوچی هی منداڵانم بێدانا بە جیهازی منداران عملیاتمان دەبێت کرد بەبێ ئەوەی تووشی فتق ببی لە مستەقبەلیش یعنی جێ کامێرەکەی سوێ ژێرێکە زمانی لەگەلاتاداش تووشی فتقی نابی لە جێ ئەو عملیاتێ ئەو جیازە نازدارانە لەناو خەستەخانەی مێرەبانیەکمان خوا خێری ئەو خێرخوازانش بنووسی کە دەعمی خەستەخانەی مێرەبانیان کرد ئەو جیهازە باشانیان لۆ کڕی زەهرا یەکێکە لەو نازدارانەی کە بیمەی تەندروستی هەیە لە مێرەبانی کە هات عملیاتی ڕیخەلەکۆرەکەی دەزانی چەندی پارە چوو 600,000 دیناریدانا کە وەکو خەڵکی بە موساعدە مێرەبانی بەڵام کاتێک کە بووە نازدار لەکنەما 500,000 دیناریەکەی لۆ گەڕاوە بە 100,000 دیناری عملیاتێکی ڕیخەلەکۆرەی کرد بە جیهازی ئەو بەس لە مێرەبانی ئەو هالیە لە هیچ جێشکەنیا ئەو گورانە سەروەتی دنیایەنە خۆشەویستی خەڵکی لە بۆ قیامەتێش لە شەوی لەیلەتول قەدری لە بۆمان کرد ئینشاءالله لەکن خۆی گەورە بغەیری حیساب لە بۆمان نووسرایە دەرێم خۆشبەختەوەی بەشدار لە مێرەبانی ئەو کچە جوانە لە شەوی لەیلەتول قەدری عملیاتی لۆکرا بە مێرەبانی بە ئۆفەری نازدارانی کە بیمەی تەندروستیان هەیە لێیەکە هەر کەسێک یەتیمی هەیە لە یەک ڕۆژی تا 16 ساڵی بێ هەویەی زیرەک وەربگریتن تاوەکو ئەگەر ئیشی بە خەستەخانەی بوو خەستەخانە خزمەتی هەمووان دەکات بەبێ جیاوازی بمێنن هەسەلامە میهرەبانی دڵسۆزی و لێزانی